زۆرجار پرسیاری ئەوم لێکەن بۆ باڵغبوونی کچان و کوڕان لە چ تەمەنێکایە و چ تەمەنێکا گونجاوە کە زۆر ئەبێ بە مەترسی دایک و باوکەکان کە بینن خاسن لە کچانە کە باڵغبوون هەستەکەن ئەوە زووە بەس باڵغبوونی کچان بە دەرەجەی یەکەم پێش 8 ساڵ پێمان خۆش نییە بەس لە 8 ساڵەوە بەرەوسەرەوە ئەگەر ئەو کچە خوێنیش ببینێ زۆر کێشە نییە زۆر جار باڵغبوونی کچەکان لە 8 ساڵیەوە مەرج نییە کێشە بکاتە سەر باڵای یا مەرجیش نییە کە باڵقیش بێت هێلکەی هەبێ یان هۆرمۆنەکانی زۆر بەرز بێت بێ بەهۆی ئەوەی کە گەشەی ئەو مناڵە ڕاگرێت لەبەرەوە باڵغبوون لە کچە ئەتوانین بڵین ینی بەعزی دراساتێک شێڵە لە 7 ساڵیشەوە ئێمە لە 8 ساڵ و دایمە باسیەکەین لە 8ەوە هەتاکو 15 آخر حەدا لە سەر و 15 شەوە نابێ کچ باڵق نەبوو بێت یعنی لە 15 بگەین لە 16 بێ فاسێکی چاک بۆ ئەو کچە بکەین زین بۆچی باڵق نەبووە هۆکەی چیە ڕەحمی نییە هیلکەدانی باش نییە یا هۆرمۆنی سەری زۆر ئەڕژێ یا کەم ئەڕژێت ئەبێ بەهۆی ئەوەی کە ناتوانێت باڵق ببێ لەبەرەوە لە 8 ساڵی بە دایک و هین جە زۆر جار ئێمە کێنە لای من ئەیانهێنن کچەکانیان ئەڵێ لە 5 ساڵی مەمکی دروستەکە ئەوە موقەتە یعنی شتێکە کاتیە ئەبینی لایەکی لە مەمکی گەورە ئەبێ نایبێت دەستی لێ بە ئازاریە خۆی بەرەبەرە نامێنێتەوانێ بەعزە جاریە لە 5 ساڵی دایکەکانە ترسن و مناڵیان هێنن ئەڵێ تووکی سەرگیانیە تووکی بنباڵی هاتووە هەمووی طبیعیە هیچ نەبێ بەهۆی ئەوەی کە مناڵەکە بڵێن لەو کاتە بەس ئێمە مناڵێک لە حەوت لە 5 ساڵیە تا 7 ساڵیە لە 4 ساڵی خوێن ببینێ و باڵق ببێ ئەوان ئێمە بێ زوو بگەین و زۆر عیلاجی بۆ بکەین علاجەکەی تایبەتە لە بینی ئێمە و دکتۆری مناڵانایە کە چەند هۆرمۆنێکە ئێمە بۆی بەکارهێنین بۆیە هێلکەدانی دامرکێنین زۆر گەشە نەکە ئەویش علاجێکی تایبەتی خۆی هەیە ئەو مناڵانە زۆر کەمن من چەند ساڵە دکتۆرم کەم ئەو مناڵانە ئەبینم کە لە بینی 4 تاکو 7 ساڵی کە باڵق ببن یا بە دکتۆری تر زیاتر بینی بێتی بەس ئەوانەی لە 8ەوە هەتاکو 15 ئەبێ کاتێکە کە ئێمە لێی ناترسین ئەبینی کچەکە مناڵەکە باڵق هەبێت و خوێن ئەبینێتە تا ساڵی تر خوێن نبینەوەی زۆر زۆر طبیعیە لەبەر دایکەکە نابێ بترسێ ئەگەر ئێمە باشترین وەخت کە ئەبێت طبیعی بێت و ماگانە بیشوە لە 12 ساڵیەوە ئیتر بەرەوسەرەوە ئیتر بێ ماگانەکە طبیعی بێت ینی شتنەکەی شتنی کچان ویا هەموو تا تەنانە ژنیش 25 بۆ 35 ڕۆژە یعنی لە 25 کەمتر نەبێ لە بینی عادە و عادە یان لە 35 زیاتر نەبێت ئەوە کاتێکی طبیعیە بۆ سۆری ماگانە و بێ ئاگاداری ئەوەش بین کە ئاگامە لە باڵغبوونی هین بێت زۆر جار دایکەکان ئیهمالی ئەکەن تەنانەت ئەبینی دووسێ کچی هەیە کچەکانی دوای ئەوی تر باڵق بن ئەو گەورەکان هێشتا باڵق نەبووە ئەبێ زوو فریای کەوێت کە بەعزە شتێکی لەو کاتە ئێمە ئەتوانین عیلاجی بکەین بازێکی عیلاج من پێ ناکرێت ئەگەر زۆر تاخیر بێ یەنە سەر باڵغبوونی کوڕ دائما تاخیرتر لە کچ کەس زووتر باقلقە بێ کەس زووتر سنگی پێیەکە زووتر عادا بێ کاکەوێتە وەکۆڵم لە 8 ساڵیەوە بەس لە کوڕایتە لە 14 ساڵیەوە بازێکی لە 13ەوە کە شێوازی باڵغبوونەکەی لە کەموویەکە کە دروستە بێ دەنگی ئەگۆڕێ ئەندامی زاوزەی گەورەتر ئەبێ و ئەکەوتە سەر ئەوەی کە ئەتوانێت تۆی هەبێ ئەو ئاوەی هەبێ بیڕژێ وەکو باسم کرد 8 ساڵی طبیعیە هیچ هۆکارێکی تریش نییە طبیعەتی ئەو هینە خۆی وایە بە زۆر لەوانەی کە زووتر باڵقە بن کە لەم وەختەیە ئەو قەڵەوی مناڵە یعنی قەڵەوی مناڵ خاصن لە کچە زۆر خەتەرە لەبەرەوەی ئیسترۆجینی زۆرە کات ومانش هەمووش ئەو مناڵانە من هەستی پێکەین لەو تەمەنا قەڵەوە بن تر لە 8 ساڵی و بەرەو 9 ساڵی و 10 ساڵی لەبەرەوەی مشکلەیە فاسبوودە پەتاتەیە چپسە بپسی زۆرە ئەبێ زۆر ئاگای لە مناڵەکە بێ لەو وەختە ڕەن بێ بڵێن یەکێ لە هۆکانی ئەوەی کە لەبەر قەڵەویەکەی زۆری ئیسترۆجینی زووتر فڕایە ئیسترۆجینی زیاتر دروستە بێ بەهۆی بەس هۆیەکی سەرەکی نییە بڵێن بۆچی کچێک لە 11 بێ بۆ خوشکەکەی لە 15 بۆ ئەویتر لە 8 یعنی ئەمە تۆ سەر هێلکەدانی خۆی چەند گەشەکە دەر هەیە بەرەکە بە 2 ساڵ داریشەیە تا 5 ساڵ بەرناکات ئیترەرێکی بەنەوەیەکە ئەوم نەزانێ وەکو عیلمیەن شتێکی وا هەبێت ڕەن بێمەجە سەر مجتەماعێک یعنی مەسەن ئەفریقیەکە فەرقیان هەبێ لەگەڵ ئێمە وەکو جینات سینیەکان فەرقیان هەبێ ئەمریکای لاتینی فەرقی هەبێ ئەفریقای جنوبی فەرقی هەبێ بەس بیتە سەر ئەوەی بینی شەسۆ کەرکووک گەرمە هەولێر گەرمە سلێمانی سەرترە
نەکرێت بڵێم کچەکانی هەولێر باڵغبوونیان یان کەوتنە سوورمانیان نا ینی بەو دەرەجەیە نییەوە بێت سەر جیناتی خۆی ئەو نەفەرە خۆی تا چەند هینە بێ بەس ئەوانەی کە لە جنوب زوو هاوسەرگیریەکەن باسێکیان هاوسەرگیریان پێکەن هێشتا باڵقیش نەبووە ئەوانە شتێکی حەزاری نییە بەڕاستی ئەوانەی کە هاوسەرگیری کچ لە پێش 15 ساڵی شتێکی زۆر خەتەرە ئەتوانین بڵێن ئەمە جیناتە مەسەن احتیمالە دایکێک باڵی کورتە خۆی ینی کچەکەشی چی دەرەچێت وا دەرەچێت پەیوەندی بەوەیە کە زوو ئەمە باڵق بۆ لەبەرەوەی باڵی وا کورد دەرچووە ئەوە جیناتی خۆیانە ینی بازێکیان هەیە هەموو مناڵی دوای 15 باڵقە بێ هەیە لە زوو ئەبێت بەس هەر مەرجیژنی هەموو خشتەکان وەکو یەک بن لە یەک وەختە ینی کوڕ هەیە بین لە دوای 16 اینجا دەنگی ئەگۆڕێ لە حەڤەوە بەسەر بێ ئاگامان لێ بێ هەموو کشێک پێش ئەوەش بێ مناڵ زۆر بچووک بێ ئەبێ لانی هینی پاکوتەمیزی خاوێنی ئەبێ دایک دائیمە لەگەڵ کچەکەی و کوڕەفیق بێ ئەو مناڵە نازانێت ئەحتیمالە نەزانێت پەنجەیە بکات بە خۆی بڵێمە چی بوو ینی مفاجعە بێ بۆی ئەو شتە ئەبێ زووتر پێ بڵێ بێ تێگەێنێ ینی سە هۆشیاری و شتیش لە مەکتەبەکانە هەیە ئەوە زمانی ڕەنبێ کۆنتر کە عیب بوو ینی کە سۆری مانگەنە عیبێک بوو نەمەزانی بۆ چی عیبە ئەو فسیۆلۆژی گیانە ینی فسیۆلۆژی گیانی بەشەر چی کوڕ بێ چی کچ بێ فسیۆلۆژی بەشەرە خواوایی دروست کردووە هەتا باڵقیش نابێ بە گەورە نابێ ناتوانانی هاوسەرگیری بکە ناتوانێ کوڕەکەش ناتوانێ ژن بێنێ لەبەرەوە شتێکی زۆر سروشتیە بە دایکەکە ئاگای لێ بێ زۆر تەبیعیش لەگەڵیا بڕۆن بە هەستی یاریکردن و هینی لێڕانەگرن مناڵە بەسەستی پاکوتەمیزی پێ بڵێن بڵێن تۆ ڕاستەواهی ببێشەوە مەترسی نییە شتەکە کاتیە زۆر جار ئەوانە کاتین ئەبینی لە 8 ساڵی باڵق هینە بێت خوێنە بینێ هەتا ساڵێکتر نبینێتەوانێ لەبەرەوە هیچ مەترسی نییە ئێستش بە زۆری چی دایکان چی باوکان بۆ ئەوان ینی هەنی کۆمەڵایەتیان زۆر بەرزە هێنن بۆ لای دکتۆر پرسیارەکەن ئەو شتان هەمووی لە فێسبووکە هەیە ئەتوان لە سەری بخوێننەوە لەبەرەوە هیچ مەترسیەک نابێ نەبوو مناڵەکە نەبوو عایلەکەی ئێمە باشە کە لە سەرەتاییەوە لە مەکتەبەوانێک کە گاتە پێنجی سەرەتایی لە 6 ئەم شتانە باس بکرێ کە چۆ ئامادەی و ئەوانە شتانە بزانێت چەنە زۆربەی ئێستا زۆری باسەکرێ فسیۆلۆژی گیان چییە نابێ شەرم بێ زۆربەی مەکتەبەکان تێکەڵاون کوڕکوچ نابێ ئەوە شەرمێک ببێ کە ینی باسی شتێ بکرێ ئێمە جاران لامە زۆر شەرم بووە بەسی سەنەبێ دائیمە لە مەکتەبەوە لە مامۆستاوە یەکەم شت ئەو مناڵەڕەن بێ شەرم کا لە دایکی لێ باوکی بەس لە مامۆستا لێی تێگا یعنی مامۆستا زۆر دەورە بینێت چی بۆ کچ چی بۆ کوڕ لەبەرەوە زۆر گرنگە مامۆستا بەس دەرز ناڵێتەوە مامۆستا وەکو دایکێکە لە دەرەوە ڕەبێ ئەو شتێک کە کچەکە بە مامۆستای بڵێ نەتوانێت بە دایک و باوکی بڵێت